ئێرە قەزای پێنجوێنە وەرزی چنینەوەی بەرهەمی شووتیە. شووتی پێنجوێن ناو و ناوبانگێکی تایبەتی هەیە و وە گوێزی هەورامان ڕکابەری شووتی هەموو کوردستان و بگرە عێراقیش دەکات. جوتیارانی پێنجوێن وەک هەموو جوتیارەکانی دیکە گرفتی ساغنەبوونەوەی بەرهەمەکانیان هەیە کە بەهۆی بێپلانی حکومەتی هەرێمەوە ڕووی لە جوتیاران کردووە. جوتیاران هەر قوڕە پێون ئەمنانە سودانیەوە بە قەرز لە دەرمانەوە بیگرە لە بۆریوە لە کرێکارەوە ئیتر زەحمەتەکەی بابیۆسێت. من داواتان لێکەم بەرپرسەکانی حکومەتی هەرێم وامەکەن لە میلەتە یعنی بەڕاستی ئەمە شتێکە درۆ نییە بە یەکجار لەم سێ ڕۆژە چۆن بۆ بازاڕشکا شووتی 400 بوو ئیسە دەریجە 1-200 ناکات. بەڕێوبەری کوشت و کاڵی پێنجوێنیش دەڵێت بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆیی هاوردەی شووتی لە دەرەوە قەدەغە کراوە، بەڵام بە پێی زانیاریەکانی پەیام هاوردەکردن بە قاچاق بەردەوامی هەیە. چەند ساڵی ڕابردووە وەزیر بڕیاری ئەوەی دەرکرد کە باس بخرێتە سەر هاوردەکردنی بەرومەکانی دەرەکی کە داخلی ناوخۆی هەرێمی کوردستانە بێ، بەڵام لە ئێستادا هەر بڕیار دەرەکرێت لەسەر ئەوەی کە قەدەغەی بەرهەمەکان بکەیت لە کاتی پێگەشتنی بەرومی ناوخۆی هەرێمی کوردستان. ناوبانگی شووتی پێنجوێن تەنها لە هەرێمی کوردستاندا نەماوەتەوە، بەڵکو ڕۆژانە دەیان کەس لە ناوچەکانی ناوەڕاست و خواری عێراق ڕوو لە قەزای پێنجوێن دەکەن و شووتی بۆ ناوچەکانیان دەبەنەوە. 15 ساڵە من لێرە کار دەکەم. خەڵکی کوردستان خەڵکێکی باشن کە شوهەوای ئێرە زۆر باش و گونجاوە، هەرچەندە بەرهەمەکان قازانجی زۆر نییە و ڕێژەیەکی بەرزی نییە لە بازاردا، بەڵام گرنگترین شت ئەوەیە خەڵکی قەزای پێنجوێن زۆر باشن و ڕێکەوتنمان هەیە. ناوچەیەکی هێمن و سەلامەتە بۆ بازرگانی کردنمان. حکوومەت هاوکاری و هەمانگی جوتیارەکان ناکات بۆ کەمکردنەوەی تێچوونی بەرهەمەکانیان. هەرێمی کوردستان بە گشتی ناوچەیەکی لەبارە بۆ کوشت و کاڵ، بەڵام بێپلانی حکوومەتی هەرێم ڕێگر بووە لەوەی کە زەویە کوشت و کاڵیەکان وەک پێویست سوودیان لێ نەبیرێت. هاوکات ساغنەبوونەوە و پارەنەکردنی بەرهەمی جوتیاران و فرێدانی سەدان کیلۆ بەرهەمی خۆماڵی بەهۆی پارەنەکردنەوە جوتیاران لە کوشت و کاڵکردن سار کردووەتەوە کە ئەمەش هەمووی لە سۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. سوێی محەممەد، تایبەت بە پەیامی ڕۆژ، قەزای پێنجوێن.